چووکە علی سعید میوانی کوردستان 24 کە بەڕێوەبەری داتای هەروەها زانیاریەکانە لە ناوەندی هەماهەنگی قەیرانەکان. بەخێر هاتی بەڕێز علی. پرۆسەی گەڕاندنەوەی هاوڵاتیانی کوردستان چۆن دەستی پێکرد، لەکوێوە دەستان پێکرد، داتاکانتان چۆن وەرگرت؟ زۆر سپاس بۆ دەفەتە ڕۆژ باش. لەسەرتا دوای ئەو تەنگژە و گرژیانەی کە لە ناوچەکە ڕوویدا و ئاسمانی عێراق و بەشێک لە وڵاتانی ناوچەکە داخرا بەڕۆی گەشتە ئاسمانیەکان بە تایبەتی گەشتە مەدەنیەکان. بە حەقیقەت جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار کاک مەسرور بارزانی فەرمانی کرد بە هەردوو وەزارەتی ناوخۆ وەروها فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بە دروستکردنی ژوورێکی هاوبەشی ئۆپراسیۆنی خێرا. طبعی هەر لە دەمژمێرەکان یەکەمی شەوی 13/6 ئەو پرۆسەیە دەستی پێکرد و دەستمان کرد بە وەرگرتنی داتای ئەو هاونیشتمانیانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆی بتوانین بە شێوەیەک لە شێوەکان هاوکار و هەماهەنگیا بین، چونکە ینی بەهۆی گرژی و تەنگژەکان بەشێکی زۆر لە هێڵەکانی با بڵێم گواستنەوەی ئاسمانی گەشتەکانیان کانسڵ کردەوە. بۆیە ڕاستەوخۆ دوای ئەوە یەکەم بەیاننامەی وەزارەتی ناوخۆ و فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە دەرچوو، تیایدا دوو هێڵی گەرم ڕاگەێنرا و لە بەیاننامەی دووەم گوگل فۆرمێکیش ڕاگەێنرا بۆ وەرگرتنی زانیاریەکان. طبعی دەتوانم بڵێم لە دەمژمێرەکانی یەکەم لە 6 کاتژمێری یەکەم کێشەی 350 هاوڵاتی کە لە یەکێک لە فڕۆکەخانەکانی وڵاتانی دەوروبەرگیریان خواردبوو چارەسەر کرا و سپاس بەخوای گەورە بە ڤیزای ترانزیت گەڕێندانەوە. 350 هاوڵاتی لە یەک فڕۆکەخانە، ینی توانرا ڤیزای ترانزیتیان بەوەربگیرێ و سەلامەتی گەڕانەوە. دەمەوێت ئاماژە بە ژمارەی کۆی گشتی ئەو پەیوەندیانە بکەم کە بە هێڵی گەرم و هەروەها بە تۆماری زانیاریەکان بۆ ناوەندی داتابەیسی ناوەندی زانیاریەکان لە ناوەندی هاوبەشە مەگەقەرانەکان هات. کۆی گشتی 5600 پەیوەندی بە هێڵە گەرمەکانەوە کراون و 1300 فۆرمیش بە شێوەی ئۆنلاین پڕکراونەتەوە لە ڕێ ئەو ئەپلیکیشنانەی کە ینی هێڵەکان بەکاریان دێنە وەکو واتساپ و ڤایبەر و تانگۆ و ینی تەلەگرام و بۆچم و ئەوانەی کە لە وڵاتەکان زیاتر ئیشی پێ دەکرێتن. باش. من لە هەواڵەکەم ئاماژەم بۆدا کە کۆمیتەیەکتان پێکهێنا. ئەم کۆمیتەی بۆچی پێک هات ئەو کاری کۆمیتەکە چی بوو؟ وەکو ئاماژەم پێکرد کاری سەرەکی کۆمیتەکە بریتی بوو لە پێشکەشکردنی ئاسانکاری و دۆزینەوەی میکانیزم و ڕێگە چارە و ئەلتەرناتیڤی بەدیل بۆ ئەوەی ئەو هاونیشتمانیانی ئێمە کە لە دەرەوەی خاکی عێراقن لە دەرەوەی هەرێمی کوردستانن بە سەلامەتی بگەڕێنەوە. بۆیە دوو ڕاوتدانرا یاخود با بڵم دوو مەمەڕدانرا بۆ مەسەلەیە. بەشێکیان بە ڤیزەی ترانزیت هێنرانەوە هەرێمی کوردستان بۆ شوێنێک کە تیایدا بە وشکانی ئاسانتر بێ و بەشێکی دیکەشیان بە ڤیزەی ترانزیت ڕاستەوخۆ بۆ هەندێک لە بۆ فڕۆکەخانەی بەسڕا کە تیایدا لە ڕێگەی بە هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی هێڵی ئاسمانی عێراقی خطوطی جەوی عێراقی گوازانەوە بۆ بەسڕا لێوەشەوە بە وشکانی هاتنەوە هەرێمی کوردستان. باشە. بێگومان کارێکی ئاسان نییە گەڕاندنەوەی هاوڵاتیان و گەشتیاران، چونکە تر بۆ خۆی وەرزی هاوین و خەڵک گەشتەکە و نەیەزانی کە ئەم دۆخە دێتە ئاراوە. بەڵام شوێن بۆ شوێنی جیاوازی هەیە. هەندێک شوێن هەبوو ڕەنگە دەستگەیشتنی ئێوە و دەستڕاگەیشتنی ئێوە بەو گەشتیارانە ئاسانتر بوو بێ وەک لە شوێنی تر. چ شوێنێک بۆ ئێوە زۆر سەخت بوو کە دەستان بگات بۆ گەشتیارانی کە لەوێن و لەمپەرەکانتان چی بوو ئەو زەحمەتیە؟ کام خاڵە بوو کە زەحمەترین خاڵ بوو کە گەشتیاری لێبوو نەتانەتوانی پێی بگەن؟ لە ڕاستیدا بۆ خۆی ئەرکەکە ئەرگێکی ینی زەحمەتە، ینی سوپاس بۆ خوای گەورە بە هەوڵ و جهودی هەموو لایەک. طبعی ینی جنابی سەرۆکی حکوومەت مهتەم بوو بۆ مەلەفە بە یەکجاری، ینی هەردوو وەزیری ناوخۆوە بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ڕاستەخۆ لەگەڵ تیمەکان لە هێڵ بوون بۆ ئەوەی کە دوایین ئەپدەیتیان هەبێ و بزانین لەکوێ کێشەکانەیە بۆی ڕاستەخۆ چارەسەر بکرێت. نزیکەی 13335 کەس کێشەکانیان چارەسەر کراوە، چ ئەوانەی کە ڤیزەی ترانزیتیان بۆ وەرگیراوە، چ ئەوانەی کە بە ڕێگەی وشکانی هێنراوەتەوە هەرێمی کوردستان. کێشەکە لەوەدا بوو بەشێک لەو وڵاتانە یەکجار دوور بوون بۆ ئێمە، یعنی ناچار بە دوو ترانزیت دەبێت بمان هێنابەوە بۆ ئێرە و بەشێکی دیکە مەسەڵەن خەڵک لە ناوچەی زۆنی شەڕ گیر بوون. یعنی بۆ نمونە ئێران بە شێوەیەک لە شێوەکان ئێستا ڕێد زۆنە. یعنی ئەو هاوڵاتیانەیە کە لە ناوچەی زۆنی شەڕ بوون، چونکە دەستڕاگەیشتن بەوان زۆر زەحمەترە. لەوانی تر ڕەنگە بۆ نمونە کەسوکاریان پاریان بۆ بنێرێت بە هەر جۆرێ بێت لە ناوچەیەکی ئاسایی یا ئەمێنەوە هەتا دۆخەکە تا ڕادێک. بەڵام ئەو ناوچەی جەنگ بوو چیتان کرد؟ چۆن ینی بە حەقیقەت کە ئەو ئێران وەکو ڕێد زۆن وەکو ناوچەی جەنگ بۆ ئێمە ئەرکەکە زەحمەتر و بە حەقیقەت دەبووە مەسەلەن
ئەوەی کە پێڵێن REPF Response Emergency Planێکی زۆر خێرا هەبێ بۆی بتوانێت ئەو خەڵکەیە چۆن ڕزگار بکرێت. نمونەیەک دەگەڕمەوە وەکو نمونەیەکی بچووک لە کۆی دۆسیەکە کۆمەڵە کام نیشتیمانی ئێمە 80 کەسیان لە دوورگەی کیش گیریان خواردبوو کە بە حقیقت ڕێی وشکانی نەبوو ناچار ینی هەمووشیان پەیوەندیان دەکرد و لە دڵڕاوکەیەکی زۆر دەژیان بەشێکیان ینی وێنەی ئەو درۆن و ئەو ساروخانەیان دەنارد بۆ وێڵەکانی ئێمە کە ینی بە ئاسمانی ناوچەکە تێپەڕین بۆیە دڵە ڕاوکێ و ناسەقامگیریەکی دەرونی گەوریان بۆ دروست بوو ناچار ئێمە لە ڕێگەی کەشتیەوە ئەوانمان هێنا بۆ دوورگەیەکی نزیکتر لە ڕێگەی وشکانی دوجار بە ڕێگەی پاس ئەوانمان گواستەوە بۆ ناوچەی خورم شەهر لە ینی لە کۆماری ئیسلامی دوجار لەوێەوە لە ڕێگەی شەلامچەی بەسڕەوە کە سوپاس بۆ فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە و هەروەها ئەو تیمانەی کە وەزارەتی ناوخۆ بەرپرس بوون لە دۆسیەکە تەنسیقێکی باشیان بووان کرد هەمانگیان بووان کرد بۆی لێ وەربگیرنەوە طبیعی سەرجەم پێداویستە لۆجستەکان لە مەسەلەی دابینکردنی پاس مەسەلەی خواردن مەسەلەی هەموو خزمەت گوزارانە حکوومەتی هەرێمی کوردستان دابینی کردو بە شێوێک لە شێوەکان هەبێ حاڵەتی تەندروستی باش نەبێت بۆ نمونە لەوێت تووشی حاڵەتی تەندروستی یا هەر بۆ خۆی کە چۆ مەسەن بۆ نمونە خانمێ بووبێت چوو بێت دووگیان بێت یعنی وانە مەترسی لەسەر ئەوە کەیسێکی دیکەیە بۆ نمونە چل هاوڵاتی ئێمە لە یەکێک لە نەخۆشخانەکانی تاران گیریان خواردبوو کە بۆی نەشتەرگەریەوە چوون ینی بۆ مەسەلەی نەخۆشی و چارەسەرکردنی ئەوانە ینی بە حقیقت ینی توانرا سوپاس بەخوای گەورە دیسان پاسێک دابین بکرێ بۆ ئەوی سەلامت بن چکە ئاسمانی ناوچەکە هیچ فڕۆکێکی تێدا نەبوو بە دوو قۆناغ واستمانەوە بۆ ینی بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان بە سوپاسەوە لە حاجی ئۆمەران داخل بوون دەمەوێت ئەو دڵنیاییە بدەم کە تاوکو ئێستا تیمەکانی ئێمە چ لە ژووری ئۆپراسیۆنی هاوبەش چ لە دەواازە سنوورەکان لە حاجی ئۆمەران لە هەروەها لە ئیبراهیم خەلیل بەردەوامن لە ئەرکەکانیان و ئەو دڵنیایە ئەدەین تاکو تاکە هاو نیشتیمانی ئێمە بێ لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەو تیمە بەردەوامە بێ بۆ ئەوەی کە بە سەلامەتی بگەڕێنەوە هەرێمی کوردستان و ناوخانەوە دەکەن. بەڕێز عەلی ئەمە یەکەم جارەکە بە پرۆسەیەکی ئاو هاتێ ئەپەڕن ئەزمونتان هەبووە پێشتر یاخود جاریتر هەبوو هەمان شێوە تووشی ئەو گرفتە بوو بێتن و ناچار بووبن لە ڕێی فەرمانگەکەی ئێوە هەوڵاتیان بگەڕێنرێنەوە لە ڕاستیدا هەر بۆ خۆی ناوەندی قەیرانەکان ناوەندێکە بۆ مامەڵەکردن لەگەڵ کۆی دۆسیە قەیرانەکان یانی ئەو ناوەندە ئەزمموی هەیە لە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ بوومەلەرزەکان بۆ نمونە بینیتان لە دوایین بوومەلەرزەی تورکیا ڕۆڵی کارایی هەبوو طبيعي بە هەمانگی لەگەڵ دامەزراوەکانی دیکەی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی لەزای خێرخوازی بارزانی لە بەهاناوە چوون و پێشکەشکردنی خزمەتگوزاری وەرها ڕزگارکردنی ئەو خەڵکی کە لە ژێردار و پەردووی دوایین بوومەلەرزەی تورکیا ڕوویدا سەرودەری هەبووە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ دۆسی مرۆیی بەڕێبردنی کەمپەکان وەرگرتنی نزیکەی 2 ملیۆن ئاوارە و پەنابەر لە قۆناغەکانی گەڕاندنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ لە شوێنێک گیریان خوارد دەزانی بۆ خۆی مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆسی هاوشێوەی هەیە بۆ نمونە کاتێک کە جەنگ بۆ نمونە دژ بە داعش ڕوودەدات ژوورێکی ئۆپراسیۆنی هاوبەش دیسان دروست دەبێتەوە بۆ ئەوەی ئەو خەڵکە سڤیلی کە لەو ناوچانە بوون بۆ نمونە لە مووسڵ لە ڕوومادی لە ئەمبار کە ڕاوتی سەلامەتیان ئەوەی کە پێڵێن ئەگزت دۆر هەرێمی کوردستان بووە دیسان ینی ئەو ژوورە کارا بۆ بە هەمەنگی لەگەڵ سەرجەم دامەزراوەکانی دیکە بۆ ئەو خەڵکە سڤیلی کە لە ناوچەکانی جەنگ گیریان خواردووە دووبارە وەربگیرێنەوە ینی بە حقیقت ینی ئەوە ممکنە کۆنتەکستەکانیان یاخود با بڵێم لە هەمان چوارچێوە نەبێتن بەڵام نمونەی هاوشێوەن تو خەڵکی مەدەنی لە ناوچەیەکی جەنگ ڕزگارەکەی بۆ ناوچەیەکی سەلامەت دایانهێنیوە بەشێک لەو هاونیشتمانانی ئێمە پێڕاگەیشتنیان بە شێک لەو فڕۆکەخانانەی کە ینی گیریان خواردبوو ئاسانتر بوو بەڵام هەندێکیان یەکجار دوور بوون بۆ نمونە تۆ سەختە بتوانانی لە کوالالامپور بتوانانی بە 2 ترانزیت یان 3 ترانزیت خەڵک بهێنیەوە تاکو ئێستا پەیوەندەکە ئێستا بینیمان بە ئاسمانی عێراقەوە کەمێک لە مۆبەر لەسەر شاشە بینیمان ئەو فڕۆکەیە هەوڵاتی هەرێمی کوردستانی تێدایە هەر بە هەماهەنگی ئێوە هێنراونەتەوە لە ڕاستیدا کە داخلی بەرنامەکە بووم 2 دقە و یان 3 دقە بوو ئەو فڕۆکەیە بوو چکە ئێمە بە بەردەوامی متابعی ئاسمانی عێراق و ئاسمانی ئوردن و لوبنان و ئاسمانی تورکیا و ئاسمانی وڵاتانی دەوروبەریش دەکەین بۆی بزانین چ فڕۆکەیەک دەفڕەوە هەمهەنگی شێ بە حقیقت لە ڕێگە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لەگەڵ ئەو ئەیجنسیانەی کە با بڵێم خەڵک دەگوازنەوە ینی هێڵە فڕۆکە ئاسمانیەکان ئەوە بۆ من یەکەم جارە لە ماوەی ڕابردوو ببینم هەرچەندە 2 حاڵەتی دیکەیە بە فڕۆکەی سەربازی لە ناوچەکە بووە بەڵام وەکو فڕۆکێکی شارستانی فڕۆکێکی مەدەنی و حاڵەتی یەکەم ئێمە ببین لە ماوەی ئەتوانم بڵم 4 ڕۆژی ڕابردوو کە ینی
ئاسمانی عێراق بە تەواوی داخراوە بە ڕووی گەشتە ئاسمانی مەدەنیەکان ینی تەمەناکەین کە ینی ناوچەکە سەلامەت بێ و ئەو گەشتیارانی کە ماون بە سەلامەتی بگەڕێنەوە دەمەوێت ئەوش بڵێم کە تاکو ئێستا بەشێک لە هاونیشتمانانی ئێمە لە هەندێک لە وڵاتانی ئەوروپا لە کەنەدا لە ئەمریکا ماونەتەوە لە ڕێی پەیوەندیەکان ئێمە ڕاوێژی دروستمان پێداون بۆی کە چۆن بێنە وڵاتێک کە بتوانێت بە ئاسانی چ ویزان بۆ دابین بکەین چ دوای ئەوەی کە ویزە ترانزیتیان بۆ دابین کە بتوانێت لێ وەریانگرن بۆ شکایەتی تا ئێستا پەیوەندی لەگەڵ تەواوی ئەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر بەردەوام قسە دەکەین بەڵێ پێشەوەی بێم پەیوەندیم بە ژووری ئۆپەراسیۆن کرد چکە ئێمە ئێشگرمان لەوێ هەیە ئێشگری هاوبەش پەیوەندیم پێوان کرد هەر ینی کاتژمێر 8:30 بەیانی پەیوەندی هەبووە چەند داواکاریەکە بووە لە ژووری ئۆپەراسیۆن و ڕاوێژی تاویان پێشکەش کراوە ئاسانکاریان بۆ کرا بۆی بتوانن لە ڕێگەیەکی لە فڕۆکەخانەکانی دەوروبەر بە سەلامەتی بگەڕێنەوە هەرێمی کوردستان. بەڵێ دەستان خۆش بێت. علی سعید بەڕێوەبەری داتا و زانیاری لە ناوەندی هەماهەنگی قەیرانەکان میوانی کوردستان 24 سپاس دەکەم. زۆر سپاس زۆر ممنون.